الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ما كان على النبي من حرج فيما فرض الله له، سنة الله في الذين خلوا من قبل، وكان أمر الله قدرا مقدورا. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله، وكفى بالله حسيبا. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله، وخاتم النبيين، وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور، وكان بالمؤمنين رحيما. تحيتهم يوم يلقونه سلام، وأعد لهم أجرا كريما. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و بیسەرانی خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین لە هەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین لە وەرزی دووەمی
بەرنامەکەدا و لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە خزمەتی ئەوەی زۆر ئازیز و خۆشەویست ئەگەینەوە. خۆشەویستان و بەڕێزان، بەر لەوەی بچمە نێو بەرنامەکە داواکارم لە خوای پەروەردگار تاعات و عیبادەت و بەرەکەتی ئەم مانگە لە هەموو لای قبول بکە. خوای گیان ڕۆژ و نوێژ و تاعات و تەراویح و پەرستشی ئەم مانگەمان لێ قبول بکەی، بە دەستی خاڵی نەمانگێڕیتەوە لە دەرگاکانی بەهەشت لە دەرگای ڕەیانەوە بە نسیبمانی بکەیت، لێەوە تێپەڕ بین لە دەستی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، تێر لە ئاوی کەوتەر تینۆتیمان بشێت و ئاو بخۆینەوە ئینشاء الله. خۆشەویستان و بەڕێزان، بۆ جارێکی تر و لە ئەڵلقەیەکی نوێی سەدای زێڕین، میوانێکی زۆر بەڕێز و خۆشەویست لێرە ئامادەیە. دەچمە لای میوانەکەمان لە زاری خۆیەوە دەیناسین. پێمان خۆشە پێناسێکی کورت بۆ جەنابی مامۆستا ڕاستی بکەین. مامۆستا بەخێر بێن، سەرسەر و سەرچاوان. سپاس بۆ قبولکردنی بانگهێشتەکەمان. هەڵبەتە پێزانین چونکە مانگی ڕەمەزان لەگەڵ ئەوەی کە قورساییەکی هەیە بۆ ڕۆژوانان، بۆ مامۆستا خۆشەویستانی کە قورئانی ژەخوێنن دوو هێندە قورسە لە بەرەوەی زووتر قورجیان وشکە بێ، زووتر ماندوو ئەبن. مامۆستا ڕاستی کێیە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، درود و سەلامی خوا بڕژە بەسەر پێغەمبەری نازدار و بەسەر یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. بەندە ڕاستی عوسمان بابەکر لە ساڵی 1996 لە شاری سلێمانی لەدایک بووم. هەر لە سەرەتای مناڵیمەوە لە تەمەنیان ساڵیەوە چوومەتە بەر قورئان خوێندن و تاوەکو ئێستا سوپاس بەخوای گەورە لەم بوارەیە کارەکەم لە بواری سەوت و مەقاماتە. الحەمدولله. سەلامەت بێ. ماشاءالله لێبێ سەوتێکی زۆر خۆشت هەیە. سەلامەت بێ. من ئەتوانم بڵێم تایبەتمەندیەک هەیە لە سەوتت، ئەویش هەم کوردیە، هەم عەرەبیە، هەم میسریە، هەمووی تێکەڵە. چێژێکی تایبەتی هەیە، خوای گەورە پاداشت بداتەوە. سەلامەت بێ. سپاس. مامۆستا ڕاستی لەکوێوە ئەم حەز و خولایەت بۆ دروست بوو کە ببی بە قورئان خوێنێکی نێودەوڵەتی و ئەم ڕاستی ئێستا لێ دەربچێ؟ بەڵێ، خۆی سەرەتای ئەمە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2008. ئەو کاتە من زۆر گوێم لە قورئان خوێنی گەورە شێخ محەممەد سدیق المنشاوی ئەگرت، بە تایبەتی ئەو سوورەتەی کە زۆر پێی بەناوبانگە، سوورەتی علق، اقرأ باسم ربك الذي خلق. هەر کاتێ من چوو بێتم بۆ مزگەوت لە ڕێگا دائیمەن لە هاتن و چوونیشا گوێم لەو سوورەتە گرتووە، ئەوە بوو وای کرد کە من خولیام چێدا قورئان خوێندن و هەر بەوەش دەسم پێ کرد. ئەوە بوو شەوێکیان لە ساڵی 2009 کە بووم بۆی کە قورئان خوێنم. خەوم بینی بەوەی کە وەکو مامۆسای گەورە شێخ محەممەد سدیق المنشاوی قورئانمە خوێند، هەمان شێوەی ئەو. ئیتر لە دوای ئەوە سپاس بەخوای گەورە چوومە ئەو بوارەوە بە تەواوەتی دەرگاکانم بۆ کراوانێ و بە فەزلی خوای گەورە بەرەو پێشکەوتن چووم لەو بوارەیە. سەرکەوتوو بی ئینشاء الله. پێمان خۆشە ئاماژەیەک بۆ مامۆستا خۆشەویستانت بکەی کە دەرزی قورئانیان فێر کردووی، مەقاماتیان فێر کردووی، ئەو تایبەتمەندیانەیان فێر کردووی کە لە قورئانی پیرۆزدا هەیە. زۆرێک لە ئێمە قورئانە خوێنین، بەڵام هەر کەسەوە تایبەتمەندی خۆی هەیە. کەسێک بە عێراقی خوێنێ، کەسێک بە میسری خوێنێ، کەسێک بە تەرتیلی خوێنێ، هەر کەسەوە بە شێوازێک. جەنابەت چییە پاڵپشتت بوو بۆ ئەم بابەتە؟ بەڵێ، من تەوان بۆ چوونە ناو ئەم بوارە پاڵپشتیەکەم بێگومان کە دایک و باوکم زۆر هاوکارم بوون لەو بوارەیە و پاڵپشتیان کردوم هەموو جارێ، حتا لە مەحفەلەکانە زۆربەی جار دایکم و باوکم ئامادە بوون و پاڵپشتیان کردوم بۆ هەموو کاتێک. و ئەوانەی کەسانی کە من لە دەرسم لا خوێندوون سەرەتا لە بواری قورئان خوێندنا پێش ئەوەی بچمە بواری سەوت و نەغەمات و بواری مەقاماتەوە، لە ساڵی 2008 لە خزمەت مامۆستا مەلای ئارام و لە خزمەت مامۆستا ناسیح شارباژێری و دواتر لە بواری قیرائەیە کە ئیجازەی حەفزە ناسم لە سەنتەری ئیقرا توانیمە و ئیجازەیە بەدەست بێنم لە خزمەت مامۆستای بەڕێز مامۆستا زەینەدین. و بۆ چوونە ناو بواری مەقامات و دەنگخۆشیەوانەیە تاوان هەر لە ساڵی 2010 بە دواوەی ترکە ئەوەی کە جێرامەوانەیە باسم کرد، چوومەتەوە بوارەوە. بەس کە بۆی کە بە ئەکادیمی بچمە ئەو بوارەوە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2015 کە لە خزمەت کاک شێخ حسێن بەرزنجیە
خولی سەرەتایی مقاماتم خوێند و توانیم هەر حەوت مقامەکە زەبط بکەم دواتر پەیوەندیم کرد بە کاک دکتۆر کۆچەر عومەرەوانێ بۆ خولی پێشکەوتوو و ئێستاش هەر لە خزمەت جەنابیانم بۆ برەودان بۆ بوارە و خزمەتکردن لە کوردستانی گەورە سەرکەوتوو بی ئینشاءڵڵا. سپاس. باسی حەوت مەقامت کرد چین ئەو حەوت مەقامە؟ تەبیعی ئەم حەوت مەقامی کە ئەو تێتوانێت لە خولەکانە ئەوەی کە خۆشمان من وەکو خۆم کە خوێندومە بریتە لە مقامی بەیات ڕاست سێگا نەهاوەن حیجاز عەجەم سەبا و مقامێک تریشمان هەیە پێوترێ مقامی کورد بەڵام ئەوەی هەتا ئێستا من بزانم وەکو ڕسمی دانی پیانەنراوە بۆی هەیە فەرع بێ لە هەنێ شوێن وەکو ڕسمی ناوێن کە یەکێکە لە مقامە سەرێکیەکان وەکو ئەو مقامەکانی تر بەڵام زیاتر ئەو مقامە کە ئاماژەی پێدرێ وەکو فەرع ئاماژەی پێدرێت کە لەگەڵ مقامەکانی تر ئەخوێندرێ بە تایبەتی لەگەڵ نەهاوەند و کووردا ئەوە ئەو مقامانە. سەرکەوتوو بی ئینشاءڵڵا. سپاس دووبارە بۆ ئامادەبوونت هیوای لە ساغید بۆ خوازین. شێخ محەممەد سەدیق المەنشاوی دیارە لای جەنابەت تایبەتمەندیەکی هەیە و پێگەیشی خۆی هەیە و هەمیشە حەزت کردو تەقلیدی کەی پێت خۆشە باز لە تەقلید بکەین یان قورئانەکەمان بۆ خوێنی دوای بێنە سەر باسەکە؟ ئاسایی هەر چۆنێ بێ قیچاک پێمان خۆشە هەندێک قورئانمان بۆ بخوێنی شێوازی مامۆستا محەممەد سەدیق المەنشاوی و دواتر ئینشاءڵڵا باز لە شێوازەکانی تەقلید و فەرعی تەقلیدەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الحمد لله رب العالمين الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين الله الله الله. إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. خۆی گەورە پاداش وەڵا مامۆستا هەر زۆر تایبەتە لەش ساغێ ماشاءڵڵا زۆر چێژێکی تایبەتی هەیە. مامۆستا ئەم جۆرە خوێندنەخاوە پێوترێت تەحقیق پێوتێت تەحقیق وە لە هەنێ شوێن جاری وای پێوتێت تەجوید باشە بەم شێوازە شێوازی تەرتیلەکەی ئەتوانی تەقلید بکەیتەوە مامۆستا؟ بەڵێ فەرموو. هەر من شاوی تەمان. بەڵێ بەڵێ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. آمين. دەست و چاوت خۆش بێ مامۆستا گیان وەڵا دەستت خۆش بێ زۆر جوان ئەدایەکەی زۆر زۆر. مامۆستا ڕاستی
سەرەتای هەموو قاریئێک پێویستە بە تەقلید دەست پێ بکە. طبعاً ئەم بواری دەنگخۆشی و قورئان خوێندنە بە شێوازی میسری یاخود بڵێم عێراقی چکە دوو قوتابخانەیە کە باوە لەم کاتەیە بۆ چوونە ناو ئەم بوارە پێویستە قاریئ سەرەتا بۆی ئاشنا بێ بە شێوازی خوێندن ڕێچکەی خوێندن و بۆی ڕێچکەی خۆی بدۆزێتوانێتیایە پێویستە تەقلیدیەکە لە قاریەکان بکات. ینی بۆ منە لە میسرەکانە ئەگەر ئەو کەسی تەقلیدی شکاتەوە بێ ئاگادار بێ دەنگی لەگەڵ چیا ئەگونجێت. من نابێ بێم کە دەنگم لەگەڵ عەبدولباست شێخی گەورە شێخ عەبدولباستدا ناگونجێت تەقلیدی ئەو بکەمەوانێ ئەبێ ئەو قاری ئەو دۆزمەوانێ کە دەنگی منی لەگەڵا ئەگونجێت و هاوشانی ئەوە تقریبا شێخ شەحات و شێخ نوعینە و شێخ عەبدولباست عەبدولسەمەد و کۆمەڵک قاری ئیترمان هەیە ئەمانە هەموو کەسێک ناتوانێت تەقلیدیان بکە بەتەشید هەر کەسە و ینی هەر کەسە خوا توانایکی پێبەخشی و هەیە لە تەقلیدکردنی ئالی شەحاتەکانە خەبیرە ئەتوانێ هەشە لە عەبدولباستە جوانە ئێمە کەسمانەیە لە بواری قورئان خوێندنا تەقلیدی شێخ عەبدولباست دەکاتەوە یعنی باوەڕ بکەیت گوێ لێ بێ و ئەزانی ئەگەر دەم خۆی نەبینی کەی خوێنێ سەوتەکەیت بۆ بێنن دەنگەکەی و ئەزانی شێخ عەبدولباستە خۆی ئەخوێنێت. ینی کەسمان زۆر لەوانە شێخ حسێن بەرزەنجی کاک سەنگەر عەبدولقادر لەم بوارەیە کەسمان زۆرە و ئەوانەشی ینی ئەم قوتابخانە ئەم هەر یەکە قوتابخانەی تایبەت بە خۆشی هەیە یعنی ئێستا شێوازی منشاوی عەبدولباست ئەمانە جیاوازە لە شێوازی ئالی شەحاتیەکان هەر یەکی ڕێچکەی تایبەت بە خۆی هەیە. قورس نییە کەسێک ینی تەناغم و تەجانوس لە بینی عێراقی و مسری دروست بکە؟ وەڵی ئەم شێوازە تەمان پێویستە جیاکاریە بکرێت لە نێوان میسری و عێراقی ینی ئەگەر وەکو ڕوونکردنەوەی ئاماژەی پێ بم حەزەکەم فەرموو مقامی عێراقی زیاتر مقامێکە حوزن و بەم خاڵانە ینی کە یەکێ لەوانە حوزنی تایە زیاتر لە بەرامبەرە مقامی میسری هەم حوزنیشی تیا فەرحیشی تایە و مقامی عێراقی ئەم مقامە گەلێک فەرع و ئاوازی تری لێ بێتەوانێ ینی زۆر ینی تێپەڕەکە کە لە بەرامبەری مقامی میسری شێوازی قوتابخانەی میسریەکان لە 20 بۆ 25 مقام تێ ناپەڕێت ئەم شێوازی میسریە. ینی پێویستە قاری ئاگادار بێت تەقلیدی کام لا نەکاتەوە ئەوەی ئێستا لەم دنیا لە ئێرە لەم کاتەیە سنتەرە و چۆن لەی ستانداردە مقامی میسریە هەم لە ڕووی ئەداءەوە هەم لە ڕووی نەشاتەوە ئەو نەشاتە و ئەو حەماسی کە شێوازی میسری ئەیدا بە گوێگرانی بە حەقەت مقامی عێراقی وانە. هەستەکەم جگە لەمەش بۆ ئێعتیباری نێودەوڵەتی کە تۆ مەسەلەن دەچیتە وڵاتی ئیندونیسیا مالیزیا ئێران میسر خۆی سوودان زۆر شوێن لە وڵاتانە پێویستە بە میسری بخوێنی وەختە کە عێراقی خوێنی خەڵک زۆر بەتەشید چێژ لێ نبینەوە میسرەکە. من تەبان لێرە حەزەکەم ئاماژە بەوە بم لەو وڵاتانی کە باسەتی ئێران میسرەوار خۆیەوە جیا و لەو واز دەبێنین مالیزیا پاکستان ئەمانە پێشبڕکێ نێودەوڵەتەکان لە وڵاتانە چۆن لەی ساز ئەکرێت هەمویان بە شێوازی میسریە ینی ئەمە ئەم بۆمانە سەلمێنێکە شێوازی میسری ستانداردە و من حەز ئەەکەم یعنی لە کوردستانیشە ئەم بوارە بەرەو پێشەوە بچێەوە ئێمە هەوڵمانداوە لەگەڵ ئەو کەساتیانی کە دیارن لە کوردستانە ئەم بوارە بەرەو پێشەوە بنین لە قوتابخانەی میسری چکە بەڕاستی حقیقەتێکەیە بایەمەنەی شارینەوانێ ئینسان کاتێک گوێی لە قورئان خوێندن ئەبێت زۆرێکمان بیری مردنمانێتەوانێت کە بە حقیقەت قورئان خۆی بۆەوە نەکراوە قورئان خودی ژیانە بۆ خۆی بۆیە ینی زیاتر مقامی عێراقی بەوە ناساو کە لە تازیە خوێندێت بە حقیقەت لێرە بۆیە ئەگەر بڵین مقامی مامەسا ڕاستی لە میسرەکەیان موفقە ئایا لە عێراقیەکە شاتوانێ وابێ هەتاوەکو ئێستا چەند تەبان من ئاماژە بەوەش بم ساڵی 2014 بۆ یەکەمین جار بۆ شێوازی عێراقی بەشداریم کرد لە بەغدای پایتەختی عێراق ئەو پێشبڕکێیە بەڵام وەک ئەوی کە بڵێم شارەزایەکی وهام نییە بەڵام ئەتوانم ئەدای بکەم بۆ شێوازی کە من خۆم ڕەنگە بە هەموو شێوازەکان جۆم لە دەنگت بوو بێ و دەنگی تۆ لای من ینی من شتێک نیم بڵم پەسەندیاننا بەڵام دەنگت خۆشە لە لای من زۆر حەزم لە دەنگی جەنابتەیە هەروەها مامۆستا سەرخێڵ هەروەها شێخ حسین کۆمەڵە قاریئان لەم شارەیە زۆر دەنگیان خۆشە بەڵام بینەران لەوانەیە حەزکەن مەسەلەن تۆزە عێراقییان بە بخوێنێ خۆ ئەمەش حەقێکی مەشروعە. فەرموو.
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. خۆ پەرداشتە باتەوە فعلەن فەرقی هەیە لە دەنگتا میسرەکە زیاتر توانین بڵین خۆشتر بە چێشترە. بەڵێ مامۆستا جەنابەت لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پێیام پێرار بەشداریت کرد بەس بیرم نەما بە تەواتی کە ژمارە چەند بووی لە کۆتاییەکەیە پلەی سێم بووی. هەستت بەچی کرد لەو بەرنامەیە؟ پێت وا بوو بەرنامەیەکی سەرکەوتوو بووە؟ پێت وا بوو تەحکیمەکەی عادل بووە؟ پێت وا بوو کە فعلەن مامۆستا ڕاستی قابلی پلەی سێم بوو؟ طبعا دەربارەی پێشبڕکێی گوڵزاری ڕەمەزان کە پێرار لە کەناڵی ئاسمانی پێیان پەخشکرا، ئەو پێشبڕکێیە وەچەرخانێکی نوێ بوو، وەچەرخانێکی گەورە بوو لە کوردستان کە لە بواری ئەم شێوازی میسری و تیلاوی قورئانە دەستی هەندێک لە قاریئە زۆربەی هەندێک لە قاریئەکانی گر کە خۆیان بدۆزنەوانێ و ئەم پێشبڕکێیە وای لە قاریئ کرد لە پێشبڕکێکان چکە عادەتەن ئەم پێشبڕکێی کە کرا ئەو حەکەمانی کە سەرپەرشتیان ئەکرد و تەحکیمیان ئەکردیە حەکەمانی چۆنڵی پسپۆر بوون لەو بوارە بەڵێ معتەبەر و ناسراو بوون، دیارە خیبرێکی تاواتیان هەیە دکتۆر زۆر مەحموود و دکتۆر ئیسماعیل و شاخ و ئەوان یعنی چۆنڵی ئەزمونێکی تاواتیان هەیە چەند ساڵە لەو بوارەیە کارەکەن بە شێوازێکی مۆفەقی سوپاس بخۆی گەورە بەڕێوە چوو. من وەکو خۆم کە لەو پێشبڕکێیە بەشدار بووم سپاس بخوای گەورە نەک هەر ئەو پێشبڕکێی تریش بەس بە تایبەتی ئەم پێشبڕکێی کە کرا توانیم هەندێک نەشازات یاخود هەڵە لە ئەحکامە هەیە لە ڕێی ئەم پێشبڕکێ گۆڕانکاری دروستکردن بە تەشید زیاتر گرنگی بم بە ئەحکام وەک لەوەی کە لە سەوتە چکە بە حقت لە هەموو پێشبڕکێکانە زیاتر ئەحکام دەرێ نمری زۆرتی لەسەر حتا لە نەدەوڵەتەکانی شالدا زۆربەی جال لە سەدا چلی لە سەدا شەستی لەسەرە لە سەدا چل ئەبێ ئەحکام زاڵ بێ بەسەر مەقاماتە بە تەئکید ئەبێ ئەحکام زاڵ بێ بەسەر مەقاماتە ئەبێ قاری ئاگاداری ئەو خاڵە بێت زۆر گرنگە لە زۆربەی پێشبڕکێکانیشە حتا لە قەتەر لەو پێشبڕکیانە من بەشداریم کرد ینی لە سەدا شەستی پێشبڕکێکە ئەتوانم بڵێم باوەڕ بکە پێشبڕکێکە هەر بە ئەحکام بوو خوێندایە هەر تەنها کەمێک زەخارفی سەوتی ئەویست ئەوانە ئەوانەی کە لەوێ تەحکیمیانە کرد قاریئە قورئان خوێن و حەکەمانێکی چۆنەڵی بە ئەزمون و ناودار بوون لەم ڕۆیاکە هەیە لەم سەردەمەیە خەبیرن لەو بوارەیە زیاتر گرنگی ئەدرا بە بواری ئەحکام لە ناویە مەخاریجی حروف کە زۆر گرنگی پێ ئەدرێ. ئەم پێشبڕکێی گوڵزاری ڕەمەزانەش کێمە ئەو قاریئانە سەرنجیان دابێت ئەو کاتە زیاتر بە هەمان شێوە و پێشبڕکێیانە ئاماژە دراوە بۆ خاڵانە و کە قاری ئەبێ ئاگاداری ئەحکام بێت ئەحکام زۆرتری لەسەرە. مامۆستا ئەگەر باسێکی بانک بکەم شارەزایت هەیە لە بانک حتمەن
ئەویش بە هەمان شێوە بانگی میسریمان هەیە، عێراقیمان هەیە، سعودیمان هەیە، تورکیمان هەیە، کۆمەڵە بانگی جیاوازمان هەیە. وەکو خودی خۆت حەزت بە چ بانگێکە لەو بانگانە؟ من تەبیعی من سەرەتا کە دەستم پێکردووە بۆ وارە بە بانگبێژی دەستم پێکردووە، لە ناویشە بە بانگبێژی بە باشێوازی میسری، باشێوازی شێخ محەممەد سەدیق المەنشاوی. بەڵام ئێستا سواز بخوای گەورە شێوازێکی تایبەت بە خۆمم هەیە لە بانگدانەوە، هەتا توانم بڵێم چەند جۆر بانگم هەیە لەو شێوازانە بڵێم خۆی با لە 3-4 جۆر شێواز. پێمان خۆشە لە بواری بانگەکەیە شتێکمان پێشکەشکەی کە ئەوەی کە تایبەتە بە خۆت ئەگەر بە شەهادەتەین بێ یان حەیعالەتەین بێ. حي على الصلاة حي على حي على الفلاح حي على ماشاءالله دەست و چاوت خۆش مامۆستاگیان. ئێمە پار و پێراریش ئەگەر هەڵە نەبم هەر پار سەفەری عەمرەمان کرد، لەوێ لە مەککە جۆرێک بانگ ئەدرێ، لە مەدینە جۆرێک بانگ ئەدرێ، ئەنی بانگەکانیان جیاوازە. هەڵبەتە سەفەری تورکیاشمان کردووە، لەوێش زۆریشکە بانگ ئەدرێ. ئەوەی کە سەرنجی ڕاکێشاوم تورک لە بانگبێژیە طبقەیەکی زۆر زۆر بەرزیان هەیە، ینی بە هیچ ناگیرێن، ئەها خۆمان ئەڵێن ماشاءالله، ینی سەقفی طبقەیان زۆر عالیە. هۆکاری ئەم طبقە بەرزی و نزمی بۆ چی ئەگەڕێتەوە؟ ینی چی ئەتوانێت طبقەی بەرز بێ، چی ئەتوانێت طبقەی نزم بێ؟ واتە بەڕاهێنان ئەکرێ ئەم بابەتە یان هەر بەهرەیەک و خی گەورەی بەخشێ وەکو دەنگخۆشێکە یان ممارەسەیە؟ طبعا بۆ باسی ئەوەی کە کەسێک بێت طبقەی بەرز بێت یاخود دەربارەی نەفەسیش نەفەسیش پەیوەندی بۆ هەیە بۆ بوارەوە هەیە طبقەکە نەفەسەکە نەبێت، هاناسەیەکی دیێژ نەبێت، طبقە بەرزەکەش نایەت. بۆ ئەمە هەیە جۆرێک هەیە لە قورئان خوێنەکان چۆنڵی هەرخوای گەورە خۆی پێبەخشیەوە طبقەیەکی بەرزی هەیە، یعنی ئەتوانێت لە ماوەیەکی کەما بچێت مەودایشی کەما بچێتە جوابی جوابوانێ. یەکێک لەوانە قاریئەکی گەورەمان هەیە بە ناوی شێخ مستەفا ئیسماعیل کە ئەم قاریئە ئەگەر بگەڕێیتەوە گوێی لێ بگریت قەراری زۆر کەمانی لە ڕووی قەرارەوە زەعیفە، بەڵام کە ئەچێتە جوابی جوابوانەی هەستەکەی ئیملاقام کەسە خەبیرە لەم بوارە، ینی کەسێکە خوای گەورە پێی بەخشیوە، ینی ڕاستە لەگەڵەوە ممارەسەیەکی کردووە و چۆنڵی هەوڵی داوە، و بۆ ئەوەی کەسێک کە ئەم بوارەی نەتوانێت بچێتە جوابی جوابەوە ئەم کەسە ئەبێ قورئان خوێن ئاگاداری ئەوە بێ زۆربەی جار پرۆڤە بکات، زۆربەی ڕۆژەکان ئەگەر بۆ منە نەشتوانێت لە هەفتەیەکە هیچ نەبێت 2 جار 3 جار بتوانێت. بۆ ئەم مەبەستەش پێویستە ڕەچاوی چەند خاڵێک بکرێت، لەوانە ئاگاداری ئەوە بێ کەم نەخەوێت، بە پێی پێویستیش بخەوێت نەک زۆریش زیاد لە حەد، و ئاگاداری ئەو خواردنانە بێ کە ئیخوات، چونکە ئەمانە کاریگەریەکی ئیجابی و سلبی هەیە لەسەر ئەم قورئان خوێنە بۆ ئەوی بگاتە طبقەیەکی بەرز. من ئێساوەکو خۆم ئەگەر ئاماژە بم بەوە ماوەی 10 ساڵە بێ کە بە هیچ شێوازێک ئاوی سارد و شتە غازیەکان و ینی ساردەمەنیم نەخواردووە، لەبەرەوەی ئەم شتانە زەرەر بەقاری ئەگەیەنە ناتوانێت بگاتە جوابی جواب. ئەگەر بشگات بەو شێوازە مەودایەکی کەمەخایانێت، ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێ، ئەو دەنگە تێگەچێت، تووشی نەشازا دەبێت لە قورئان لە مەحفەلەکانە لە مسابقەکانە. بۆیە قاری ئەبێ ئاگادار بێ کە بە پرۆڤە ئەتوانێت بگات بەو طبقاتە.
وەقاری پێویستی شەسەرەتا کە قورئان خوێنێت لە تەبەقەیەکی نزمەوە دەست پێ بکە ینی لەسەر بە تەبەقەی بەرز دەست پێ نەکا بۆ ئەوی بچیت تەبەقەیەکی بەرز ئەبێ لە نزمەوە نزمەکە وەکو دەرگایەک بەکارێنیت بۆ چوونە ناو تەبەقەیەکی بەرز. ئەگەر ئیزن بەی حەزەکەم جیاوازیەکی ئەو بانگی سعودی و تورکیا بۆ بینەرانی خۆشەویست جیاکەمەوە. طبعا هەردووشی تەبەقەی بەرزی ئەوێ هەڵبەتە بانگبێژ زوو ماندوو ئەوێ بەڵام پێویستە دام بە خۆیان بگرێ لە زۆر کاتە. بەنمونە بانگی سعودی ئەگەر بەم شێوازە بێت حي على الصلاة حي على ئەمە شێوازی سعودیەکەی. تورکیەکەی طبقەیەکی بەرزترێوێ. حي على الصلاة حي على جیاوازی ئەمان تورک زیاتر حەزینە حوزن زاڵە بەسەریا سعودیەکەش هەر بانگێکی عوام و ئەتیادیە ئەگەرچی بانگی مەکە و مەدینەش جیاوازی خۆی هەیە. مامۆستا ڕاستی پێم خۆشە هەندێک کە قورئانمان بۆ خوێنی ئەگەر دەرفەت هەبێ بۆی گوێی بینەرانی خۆشەویست و بیسەرانمان ئاو بدەین بە نووری ئیمان و قورئان. بسم الله الرحمن الرحيم. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. صدق الله العظيم.